لە کەمپی ناوشاری زانکۆی سلێمانی تەنها ڕێگە بە دوو کەناڵی ڕاگەیاندنی یەکێتی و کەناڵێکی نزیک لە پارتی درا کە ڕووماڵی گەورەترین فیستیڤاڵی دەرمانسازی کۆلێژی دەرمانسازی زانکۆی سلێمانی بکەن. سەرەڕای ئەوەی بانگێشنامە ئاڕاستی هەموو دەستگا ڕاگەیاندنەکان کرابوو، بەڵام تیمی پەیام بە فەرمانی بەرپرسانی کەمپی ناوشاری زانکۆی سلێمانی ڕێگەیان پێنەدرا کە بچنە ناو زانکۆوە. ئەمە دیمەنی ڕێگری و جیاکاریکردنە لە نێوان کەناڵی پەیام و کەناڵەکانی سەر بەدەسەڵات و نزیک لە خۆیان. پەیامێری کەناڵ ئاسمانی پەیام و فستیڤالێک هەیە لە ژوورەوە ئەمەوێت بڕۆ بە ژوورەوە لا سلوكاتيو ما هي من جوب حد ما چێتی وتون کە بۆ نمونە ڕێگە بە ئێمەنەیە جان ئێ ماڵی کێ وتوتی ڕێگە بە کەناڵەکانی ترمەیە والله لە سەرۆکاتی پێمان وتراوە لە سەرۆکاتی زانکۆ لێرەوە بەڵێ لە سەرۆکاتی زانکۆ پێمان بەدەست من بێ بەدەست من بێ بەخوا دێم هاوس ئێستا ئەزانی مشکلی ئێوەمان هەبوو ئەمڕۆ ئەم باڵێ ئەمیدی بۆی دەرمانسازی هەموو کەناڵەکانی دا کردووە ڕاستە، بەڵام جەنابی چووە بە سەرۆکایەتی و تووە بەس ڕوودا و کورسات و گەری کورسان بێتە ژوورەوە مشکلەیەکیان نات ئێوە هاتن وارها و کەناڵ 24 ها و وڵای زۆر کەناڵ هاتن بەیانی ئێستا خۆیان وتوان کە ئێمەنەیەنە ژوورەوە وڵا بە سەرۆکاتی زانکۆتی بەسم سێ کەناڵە مامۆکەژۆ بە شەرتێ هەمیان لە مۆبایلەکان پیشانێنان کە ئێمە داوت کراوی ئارەوەڵا واتە سەرۆکاتی توتی ئەوان مەکە ژوورەوە نەک ئێوە نا ئەم ئەمیدا ئەمیدی با بڵێ کۆلێژی دەرمانسازی وتێتی سێ کەناڵە بابێ ئەو سێ کەناڵە بابێ لە کاتێکا خۆیان هەموو کەناڵەکان داوت کردو باشە من سوپاس دەکەم ڕێزی دێ مادوم کردی سوپاس. بۆ زانینی هەڵوێستی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی پەیام پەیوەندی بە دکتۆر ڕەزا حەسەن سەرۆکی زانکۆی سلێمانی کرد و ناوبراو ڕەتی کردەوە ئاگاداری ئەو جیاکاریە بن و بەکارێکی نایاسایی وەسفی کرد، بەڵام دیارە فەرمانەکەی بەرپرسانی کەمپی ناوشاری زانکۆی سلێمانی لەسەر و فەرمانی سەرۆکی زانکۆی سلێمانیشەوەیە. ڕێگری لە کەناڵی ئاسمانی پەیام و ئەو کەناڵانی کە لە دەسەڵاتەوە نزیک نین سیمایەکی دووبارە و هەمیشەیی دەسەڵاتدارانی هەرێم و فەرمانگا حکومەکان بووە کە سەرجەمیان لە خزمەتی میداکانی دەسەڵات و سێبەرەکانیان بوون. لە چەند ڕۆژی ڕابردووشدا لە کاتی سەرڕێژبوونی بیڵماوسی بەنداوی دوکان تەنها تیمی کەناڵی کورسات ڕێگەیان پێدرا کە ڕاستەوخۆ دیمەنەکە بگوازنەوە بە فەرمانی بڕێوەبەری گشتی ئاسایشی پارێزگای سلێمانی تیمی کەناڵەکانی دیکە لە بەنداوی دوکان کرانە دەرەوە. ڕێگری و جیاکاریەکانی ئەم دوایە لە کاتێکدایە تەنیا دوو ڕۆژ بەسەر یادی 121 ساڵ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی تێپەڕ دەبێت کە بەرپرسانی حکوومەت شانازیان بە ئازادی ڕۆژنامەگەری و ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ ڕۆژنامە نووسان دەکرد، بەڵام لە نێو حرەمی زانکۆ کە بە شوێنی بەرزترین ئاستی ڕۆشنبیری و بنیادنانی ئایندەی وڵاتدا دەنرێت ڕاگری کۆلێژ وەک بەرپرسی لەق و کۆمیتە مامەڵە دەکات و بەویستی خۆی خەتی ڕەش و سپی بەسەر دەستگا ڕاگەیاندنە جیاوازەکاندا دەهێنێت. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.